چەند ڕۆژێکە هێزەکانی فرقەی بەرپەسدانەوەی خێرا هاتوونەتە قەزای خوورمات و هێزەکانیان بەناو گەڕەکوبان و کۆڵانەکانی قەزاکە بڵاوە پێکردووە. سەرجەم بازگەکانیان خستۆتە ژێر فەرمانی خۆیان، پرسیار لە هەموو کەسێک دەکەن، بازگەی کاتیان لە ناو شاردا داناوە و گەڕان و پشکنینان لە سەرجەم گەڕەکەکان دەست پێ کردووە. هاوڵاتیانی کوردی دانیشتوویە و قەزایە وێڕای نیگەرانیان لەو ڕووداوانەی دوای 16 ئۆکتۆبەر کە لە ناوچەکەیان ڕوویدا، بەڵام هیواخوازن بە هاتنی ئەم هێزە ژیان ئاسایی ببێتەوە و ئاوارەکانی کورد بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان. ئەم حاجیەش بە پێکەنینەوە دەڵێت قەرەبوومان بۆچی ئەگەر بە شکۆوە نەگەڕێنەوە ناوچەکانمان. هێدی عەبەد یعنی ساری ئەم جەماعەت شیعەوەمانە ڕەزیلیان نییە، ناوێرە لە ماڵ دەچن، کەس لە ماڵ دەرناچن نینی من چیمە حیسە ناوگەڕێم و هیچ نییە. منتەقەی ئەمە حیکۆماری بە نەزبانی خۆ حکوماری خانەکانمان زۆر سوتاوە. ئیسە ئێمە الان من یعنی خۆم و کوڕەکانم 6 خانیمان سوتیاوە، بەس ئەی خانیمانە ماوە سەرستیاوە. داوای قەرەبوو ناکەن کوڕوان بگەڕێنەوە. قەرەبوو فایدەی ئێمە ناکە، ئێمە بە شکۆوە بگەڕێنەوە. ئەگە شکۆمانەیە خەرەبووە کاتی ئەمانەی کە هاتنە باڵدۆکە زۆر ئارامە، زۆر باشە. بەڕاستی ئەگەر ئەم هێزە بمێنێتەوە بەم شێوەیە ئەمە پێمان خۆشە و داواشەکەن لە هاوڵاتیان بێتەوە. ئەم هێزەش باشە، ئێمە هێزەمان پێ خۆشە. جگە لەم هێزە هێزی تر نییە ئەم شارە. پێش ئەم هێزە با بڵێن هێزەکانی تر ئەوانەی کە لەم شارە بوون بەڕاستی ئیشی خراپیان زۆرە کرد. بارودۆخەکەی ساکە باشە، لەگەڵ ئەم جەماعەت هاتنە ئاسایشان گەڕاندەوە بۆ مەنتەقەکە. هاوسەکانش کیسان تەلەفۆنیان کردەوە هاتینەوە. ئیتر حەز ئەەکەین خەڵکەکەش بێتەوە، لەبەرەوەمان ئاسایشان هاوردەوە بۆ مەنتەقەکە. داواکانی لە حکومەت مەقەڕات نەمێنێ ناو شارە، چەکدار نەمێنێ، مەسەلەح نەمێنێ، بەس ئاسایش شۆرتە ئەمن ئەمانە بمێنێتەوە ناو شارەکە. ئەمەش خەڵکە گشتێگەڕێتەوە ئەو خۆماتمەتەوە مناڵم هاوردێتەوە دایک و باوکم هاتینەتەوە. ئیتر حەزی ئەەکەین ئەگەر ئەمان عەسکەراتیان بۆنە دەرەوەی شار، لەبەر خەڵک و مناڵ ئەترسێت لەمە، لەبەر ئەمە عەسکەریە. ئەو هێزەی هاتوونەتە ناوچەکە دەڵێن بەبێ جیاوازی هاوڵاتیانی دووز دەپارێزین، داواش لە هاوڵاتیانی کورد دەکەن بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان. والله إن شاء الله احنا مو بس رسالتنا إلى الأكراد. ئێمە بە یەک چاو سەیری هەموو عێراقیەکان دەکەین، جیاوازی لە نێوان کورد و عەرەب و تروکماندا ناکەین. داوا دەکەین ئەو ئاوارانە جاچی کورد بن یان تروکمان یان عەرەب بگەڕێنەوە سەر ماڵ و ژیانی خۆیان. ئێوە بە چاوی خۆتان هێزەکانمان دەبینن، بڵاوەیان پێکراوە، هیچ شتێک لە ئارادا نییە، دەبینن ڕۆژانەش ئاوارەکان دەگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان. هێزەکەی بەرپەرزدانەوەی خێرا بە فەرمانی سەرۆکوەزیران و لە ژێر چاودێری وەزیری ناوخۆی عێراق هاتوونەتە دووس. ئەمەش دوایەوە هات وەفدێکی کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری سەردانی بەغدادیان کرد و سەرجەم ئەو پێشێلکاریانەیان گەیاندە سەرۆکوەزیرانی عێراق و داوایان کرد بە زووترین کات ئەو بارودۆخەی خوورمات و چارەسەر بکرێت و ژیان بۆ دانیشتوانی کوردی ئەو قەزایە بگەڕێتەوە کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئاوارە و دەربەدەر بوون. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خوورمات و